ڕۆژی جیهانی منداڵان لە هەڵەبجە جیاواز بوو. بەشێک لە منداڵانی پارێزگاکە بە سەرپەرشتی تیمی منداڵانی ڕێکخراوی نوێ خۆپیشاندانێکیان ئەنجامدا و بە زمانە سادەکەیان داواکاریەکانیان خستە ڕوو پێشکەشی بەرپرسە حکومیەکانیان کرد. بەشێک لە داخوازیەکانی خۆمان بخەینە ڕوو ومێد دەکەین کە بخێنە بەرنامەی کارتانەوە بۆ ساڵی ئایندە. پێداویستیەکانمان بۆ دابین بکەن، هەوڵدان بۆ دروستکردنی پارکێکی نمونەیی، هۆڵی داخراوی یاریکردن، دروستکردنی مەلەوانگەیەکی مناڵان، گرنگیدان بە تەندروستی مناڵان و دابینکردنی خزمەتگوزارە تەندروستیەکان، دروستکردنی ڕێگاوبانی سەلامەت، خوێندنی هاوچەرخ بۆ مناڵان فەراهەم بکرێت بەبێ جیاوازی ڕەگەزی. ئەوان خۆپیشاندانەکەیان بۆ یەکێک لە پارکەکانی هەڵەبجە بوو بۆ ئەوەی حاڵی پارکەکان و شوێنی یاریکردنیان بخەنە ڕوو. ئێمە ڕۆژی جیهانی مناڵانە، ئێمە ئەمانەوێت یەک تۆزارکە ئەو شوێن یاریەکەمانە، ئێمە ئەمانەوێت لە شوێنێکی سەوزای یاریەکەمان ئێمە لە خاشاک و خۆڵا یاریەکەین. ئەم شوێنەمان خراپ بووە چونکە کەسی گەورەیە یاریتیا کردووە خۆیان هەڵیا و شتەکانیان شکانەوە. نووسینگەی مافی مرۆڤ لە شارە زوور بە هاوکاری دەستگای خێرخوازی بەرزانی خەڵاتی بەخشی ئەو منداڵانەی کە خۆپیشاندانیان ئەنجامدا و منداڵە ئاوارەکانیشیان بێبەش نەکرد لە خەڵات. خەڵاتەکە نەیتوانی گرفتی ئاوارەییان پێ لە یاد بکات. حالی منە زۆر باشە، ئین حالی منە ئەوە غراز لازمە، مەکتەب دوورە، زبانی حەلەبجە فام ناکەم. هەر لە ڕۆژی جیهانی منداڵاندا ڕێکخراوی سەمینتاریان پێرسی ئەمریکی خەڵاتی منداڵانی ئەمریکای بەخشیە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت و ئەو منداڵانەی کە کەسوکاریان لە جەنگی دژی داعشدا شەهید بووە. لە ڕۆژی جیهانی منداڵاندا منداڵانی هەڵەبجە ئالێرە و لە تەنیشت یاریەشکاوەکانیان داواکارە سادەکانیان خستە ڕوو کە لای زۆر کەس و لای بەرپرسەکانیش ئەوانە داواکاری نین، بەڵکو مافن کە تا ئێستا بۆیان بەدی نەهاتووە. ڕەبین یا ڕەحمەت ڕوودا و هەڵەبجەی